سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی دواخستنی هەڵبژاردن بەڕێز هیمداد سەباح سەرۆکی فراکسیۆنی بەرەی تورکمانی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەگەڵمان دەبێت. بەڕێز هیمداد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. باشە ئەم هەموو دەستیە چیە دادگای فیدراڵی بە یاسای هەڵبژاردنەوەیکە؟ بەڵێ زۆر سوپاس بۆ ئەم فرسەتە شەو باش. طبعا بەڕاستی جێگای نیگەرانە و بۆ هەمولایەک خاصەتەن تعنەیەکی گەورەیە لە پرۆسەی هەڵبژاردن و پرۆسەی دیموکراتی و مافی تاک و مافی نەتەوە. طبعا بۆ چەندەمین جارە ئەوە دادگای فیدراڵی عێراق لەسەر ئەو کێسەیدا دواخستنی بەڕاستی جێگای نیگەرانی بۆ ئێمە دروست کردووە و ئێمە هەر لە سەرەتاوە کە لە یەکەم دووەم سێەم جەلسە ئەو دواخستنە بەردەوام بوو. ئێمە زانیمان لێرە تەنها پێکهاتە مەسەلەی پێکهاتە نییە، بەڵکو لەوەی زۆر گەورەتر بەڵکو قەوارەی هەرێمی کوردستانە و ئەگەرنا کێسەکە زۆر دیارە بە قانون دانراوە کۆتای تورکمان و مەسیحیەکان و حەقی خۆیتی تورکمان بەشدار بێ لە هەموو پرۆسەی سیاسیدا دەتوانن سیستەم و ئالیات و ئەو شێوازانە بگۆڕن و بەڵگەی زۆری لەدەستەیە، ینی محکەمەی فیدراڵی عێراقی کە بتوانی بە زووترین کات لەسەر ئەم کێسەدا بڕیار بدا. بەڵام وا تاخیرکردنی وا دیارە زەختێکی سیاسی یان قەرارێکی سیاسی لە پشتدایە، بۆیە ئەوەندە جار تاخیر کۆتای تورکمان ئەنێوەتە تەبخوژی مۆژە پێکرد مەبەست نەپێکاتەنە بەڵکو قەوارەیە هەرێما کوردستانیە لێ بۆچی پێکاتە کرینە هەنجات ji بووی کارێکی و سۆبێتەکردن؟ خۆی دەیانەوێ من لێرە بەڕاشکاوە دەمەوێت هەندێکشت بڵێم، نایەنەوێ ئەو هەڵبژاردنە ئەنجام بدرێ. ئەگەر ناتەنانەت مەسەلەی کۆتای تورکمان بێ یان کۆتای پێکهاتە بێتن، ئالیات دیارە، سیستەم دیارە، قانون دیارە، ڕێژە دیارە، چوار پارچەی چوار شاری هەرێمی کوردستان لەکوێ ئەغلبیە تورکمانی تێە لەکوێتیانە و هەموو دیارە و دادگای فیدراڵی عێراقی ئەوەندە دواخستنی بۆ ئەم کارە حتمان بە دوواداچوونی کردی و حتمان بەڵگە ئەو شتانەی لەدەستا. بەڵام وا دیارە تهدید زیاتر لە بۆ قەوارەی هەرێمی کوردستانە، چونکو یەکەم جار نهێشتنی ینی داخستنی بە قەرارێک داخستنی پەرلەمانی کوردستان یەکەم هەنگاو بوو، دووەمین ئەنجومەنی پارێزگاکان ئەوە دووەم هەنگاو بوو. ئێستاش وادەی هەڵبژاردنیش دیارە، جەنابی سەرۆکی هەرێمیش چەندین جار کە ئەو وادەیەی دەستنیشان کرد و بەڵام کەنەی کرد تاوەکو ئێستا ئەو محکەمەیە دووبارە بۆ چەندەمین جارەوە بۆ جاری تقریبان زیاتر لە 12 جار تەزیل بکرێتن. ئەو کاتە ئێمە ئەوە دەزانین بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستانی ڕۆن و ئاشکرایە کاوە قەرارێکی سیاسی لە پشتە مەسەلەی کۆتانیە. زۆر باشە. پێکاتەکان داوای ئەوەکەن کە هەڵبژاردنەکەیەک بازدەیی بێت، فرەبازنە نەبێت. هۆکار چییە داواکارێکەوە بۆ هەڵبژاردننی یەک بازنەیە فرەبازنەیەنی؟ ئەگەر فرەبازنەی بێت گرفتەکان چییە بۆیەوە یا بۆچی باش نیە بۆیەوە؟ ئەگەر یەک بازنەی بێت باشیەکەی چییە؟ بەڵێ خۆی ئێمە چەند ئەسبابێک هەیە لەبەر ئەو ئەسبابانە ئێمە کە دەڵێن یەک بازنەی بێتن. یەکەم پێکهاتەی تورکمان لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا نیە. لە هەرێمی کوردستان مرکزی پێکهاتەی تورکمان هەولێرە، ینی زیاترەکەی زیاتر لە 250-300 تورکمان دانیشتوو لە هەولێر هەیە و لە دەڤەری لە لای سلەیمانی تەنها لە لای کفری هەیە. بۆیە ئێمە داوای یەک بازنەیمان کردووە. دووەمین عەدەدی ژمارەی دانیشتوانی پێکهاتەی تورکمان لە هەرێمی کوردستان وەکو برا کوردان نییە.
زیاتر مقارنە بکەین مەسەلا 5 میلیۆن 5 میلیۆن و نیو لە هەرێمی کوردستان ئەگەر کورت هەبێتن نزیکەی 250-300 هزار با بڵێن 350 هزار تورکمان هەیە. باشە لەو ڕێژەیەی ئێمە چۆن دەتوانین منافەسەی خۆمان لە هەر چار پارێزگای هەرێمی کوردستان ئەنجام بدەین. دووەمین سەبەبی گەورە هەڵبژاردنی عێراقی کە بووە فرەبازنە، زۆر فرەبازنە کە حتا هەولێر مەسەلە چەندین بازنە، شارەکان دابەشکرا بەسەر چەندین بازنە. ئەو کاتی لێرە ئێمە بینیمان کە ئەو حزبانەی زۆر قاعدەی جەماهیریان با بڵێن یان نفوسیان زۆر نییە، زەرەرێکی گەورەیان پێکات. لەبەر ئەو ئەسبابانەیە ئێمە کە لە هەموو جوێیەک ناتوانین نوێنەرمان هەبێ، قاعدەمان نییە، نفوسمان نییە، ئێمە لە هەرێمی کوردستان بە دەرەجە یەک هەولێر و دووەمین شوێنی نیشتەجێی بوونی تورکمان شارۆچکەی کفریە، بەڵام بە بەراوردی ڕێژە تەبعاً هەولێر ئەغلەبیە و زیاترە. ji bo ku ev skala bêne redkirin û ji bo ku mafêwe jî hem neête berzekirin hem jî neête xwarin. Dawî pêngavaweke pêkhateya Turkman heta gelkirdan û aşûran jî dê çi be ji bo bikaribin dadgeha federalî karekê wisa neke, yani yasayê gorankariyeke wisa neke ku net berjandiya we dabe. بەڵێ خۆی ئێستا من یاسای ئەنجومەنی نیشتیمانی کوردستانی عێراق ژمارە 1 ساڵی 1992 لەلامە ئێستا حالیان پێکهاتەی ئەنجومەن دەڵێ لە مادە 1 ئەنجومەنی نیشتیمانی کوردستانی عێراق لە ئەندامان پێک دێت کە ژمارەیان لە 100 ئەندام کەمتر نەبێ. ینی زۆر بەداخەوە، ینی ئەو قەزەیە هەندێک شێواو دراوە، ینی ئەگەر بێ محکەمەی فیدرالی عێراقی قەرار بڕیار لەسەر کۆتای تورکمان بداوە، تەنها کۆتای تورکمان نییە، کۆتای مەسیحیشە، چونکە لۆ لەبەرچی لەو قانونە لە 92 ئەنجومەنی یاسای ئەنجومەنی نیشتیمانی کوردستان تەنها 100 کورسی بووە. بڕۆن تەماشای هەموو بەڵگە و ئەرشیفەکانی لە سایتی پەرلەمانی کوردستان بکەن، هەموو لە 100 کورسی باز دەکا. لە 2004 بووە 111 کورسی، لە 2009 شێوازەی کۆتە بەکارهێنرا بە ڕسمی کۆتە دانرا 5 بۆ تورکمان، 5 بۆ مەسیحی، 1 بۆ ئەرمان. بۆیە ئێمە دەبێ زۆر بە دیقەت لەسەر ئەو کێسەدا ئیش بکەین. ئەوڕۆ ئەگەر پێکاتەی تورکمان نەما پێکاتەی مەسیحیش نامینێ، بۆیە ئێمە دەبی بە ڕاشکاوە و بە معلوماتێکی ڕاستەقینە ئێمە جەماوەری خۆمان ینی ئامادە بکەین بۆ ئەم کێسانە. زۆر باش. بەڵێ بەڕێزیم داد سەباح سەرۆکی فراکسیۆنی بەرەی تورکمانی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەگەڵمان بووی. سوپاس بۆ ئامادەبوونی. سپاس.